ئەمە بەشێک بوو لە یاخود بڵین هەندێک دیمەنی ئەو کورتە فیلمەی کە بەرهەمیان هێناوە کۆمەڵێک لە ئەکتەران لەسەر ڕۆژی خۆشەویستی زۆر جار لە نێوان هاوسەراندایان خۆشەویستاندا ئەو کێشە یاخود بەردەوام گلەیەوە لە یەکترەکەن بە تایبەت خانمان کە ئەیانەوێت هەموو ڕۆژەکان یاخود بڵین هەموو ئەو دەیتانی کە هەیەە لەگەڵ هاوسەرەکانیان لەگەڵ خۆشەویستەکانیانە لە بیریان بمێنێ بە تایبەت خانمان هەمیشە گلەیەوەکەن یاخود پرسیاری ئەوە لە هاوسەرەکانەکەن لە خۆشەویستەکان یاخود لە کەفڵەکانەکەن کە چ ڕۆژێکمان ناسی یەکەم ڕۆژی یەک ناسیمان یەکەم دیدارمان یەکەم نازام چی هەموو ئەمانە بەڵام پیاوانیش بێگومان لەو دەیتانەیە زۆر یاخود بڵێن کەمتر بە بیریانیەتەوە بەڵام ئەمەش مانەوە نیە کە خۆشەویستیەکان لەبیر کردبێت. ئێستا ئێمە میوانداری کاملیا نەوسودیمان کردووە کە یەکێکە لە ئەکتەران و بەشداربووان لە کورتە فیلمی ڕۆژی خۆشەویستی لە سلێمانیەوە لەگەڵمانە بێت بەیانیت باش کاملیا خان ساو لەبێ ڕۆژێکی باش و ڕۆژی خۆشەویستیش لە تۆ پیرۆزەکەم. زۆر سپاسدانەکەم بەیانی جەنابی شت و بینەرانیش باش و ستافی جوانی کوردستان 24 ڕۆژی خۆشەویستی لە هەموو لایەک پیرۆز بێت. زۆر سپاس. کاملیا خان پێم بڵێ ئەم کورتە فیلمە کە ئامادەتان کردووە کەی پێشکەشیەکەن ئەمڕۆ ئامادەتان کردووە بۆ ئەمڕۆ یاخود باسێکی فیلمەکەمان بۆ بکەی بۆکەی ئامادەکرێت؟ بەڵێ ئەم فیلمە ئەم کورتە فیلمە بۆ ڕۆژی خۆشەویستی دروست کراوە هەر ئەم ڕۆژ بڵاو بێتەوە. بەڵێ و پرسیارەکەت هەر بەنسبەت فیلمەکەەوە بوو زیاتر بڵێن تەنس ئامێزە یاخود لە خۆشەویستی لە لایەنی کۆمیدیاوە باس ئەکات هەندێک ناوەڕۆکی فیلمەکەمان بۆ باس بکەیت. بە چاوان ئەم کورتە فیلمە کە بۆ ڕۆژی خۆشەویستی دروست کراوە لە نووسەر و دەرهێنەری زۆر بەڕێز کاک ڕێبوار محەممەدە و بە شێوەیە کۆمەدی ئامێزە و ئەوەی کە بەگشتی نزیکەی 20 ئەکتەرن کە 4 بۆ 5 ئەکتەری سەرەکی تێدایە کاک ڕێبوار محەممەد کاک پشتیوان ئەبێجگەر و هەروە خاتوو ئارەزوو کاکەبرا خۆشم و خاتوو گوڵێ. ئەم فیلمە چونکە هەتا ئێستا کەسێک بە شێوازی کۆمەدی ئامێز دروستی نەکردووە دەرهێنەری ئەم فیلمە کاک ڕێبوار محەممەد وای بە باش زانی کە کورتە فیلمێکی جوان دروست بکات بۆ ڕۆژی خۆشەویستی. باشە ئەمە لە چیەوە سەرچاوی گرت کاملیا خان چۆن بوو بڕیارتان ناکە ئەو کورتە فیلمە بە شێوەی کۆمیدی بڵێن بەرهەم بهێنن؟ وەکو ئاماژەم بەوەدا هەتاکو ئێستا فیلم یان کورتە فیلم بە شێوازی کۆمێدی دروست نەکراوە بۆیە کاک ڕێبوار محەممەد دەرهێنەری ئەم فیلمە وای بە باش زانی کە کورتە فیلمێک بە شێوازی کۆمێدی دروست بکات و کاری لەسەر بکات کە بە خۆشحاڵیەوە کارێکی جوانیش دەرچوو. کاملیا خان لە هەندێک لە گرتەکان بینیمان کە ئەکتەرەکان بە تایبەت تۆ داواکاریت هەبوو ئەو دیمەنانە کە لە ناو کورتە فیلمەکەدا تۆمارتان کردووە کامیان بەلای تۆ زۆر سەرنجڕاکێش بوو و پێ دوایە کە ئەبێتە دیمەنێکی زۆر کۆمیدی و لە ناو خەڵک ئامێنێتەوە؟ هەمووی زۆر جوان بوو بەلای منەوە یعنی هەر کامێک لە لەختەکان لە بەشەکانی جوانێکی تایبەتی هەبوو. لەختەیەکی کۆتایی هەیە کە ئەچێتە ناو قاعەکە و کەس دیار نییە هەچەند با فیلمەکە خۆتان ببینن ئەو لەختەیەم زۆر ئەوکو خۆم ئەنی پێکەنینێکی زۆر زیاتری هەبوو بەڵام فیلمەکە بەعام زۆر جوانە کۆمێدیە دڵنیام بینەرانیش و هەموو کەسێک پێی خۆش دەبێت.
بۆ هیواین لەکوێ نمایی شەکرێ کامیلیا خانبا لێرەوە بینەران و بیسەران ئاگادار بکەینەوە لە کورتە فیلمەکەتان؟ جارێک ئەوەیان ڕادستی ینی ئەوەیان ئەچێتەوە لایەنی دەرهێنەر کە لەکوێ بڵاو ئەبێتەوە ئەنی ئەو دوایی ئەمڕۆ بانگەوازی بۆ ئەەکەین بڵاوی ئەەکەینەوە هەرچەندە هێشتا فیلمەکەتان بڵاو نەبووتەوە بەڵام پێتان وایە کە ڕەخنەی لێگیرێت یاخود ئەو ڕەخنانە چییە بێت کە ڕوبەڕووتانە بێتەوە؟ بە خۆشحاڵیەوە تاکو ئێستا هیچ ڕەخنەیەکمان ئاراستە نەکراوە بەڵکو زیاتر دەستخۆشیمان لێکراوە بەڵام ئەگەر هەر ڕەخنەیەک کە چاکسازیەکی لە پێشا بەیانی ڕەخنەی سازەندەی پێ ئەڵێن ئەو ڕەخنەیە لەسەر چاومان بەڵام هەتاکو ئێستا بە خۆشحاڵی هیچ ڕەخنەیەکمان لێ نەگیراوە بەڵکو دەستخۆشیکی زۆرمان بواتەوە. باشە کامیلیا خان پێتان وایە لە ڕێگەم کورتە فیلمەوە کە باشەوەیەکی کۆمیدیە یاخود بڵێن خۆشەویستی و کۆمیدیشە ئێوە پامی چیە گەێنن؟ من ئەمە یەکەم کاری ڕۆڵبینینی منە ناوفیلمە بەتایبەتی لەگەڵ ئەم ستافە ئازیزە. دەتوانم بڵێم کە ئەم ستافە زیندووکردنەوەی کولتوری هوەری کوردیە کە بەداخەوە بەرۆنەمان ئەڕوا کە بە شێوەی کۆمەڵایەتیە و بۆنە و ڕۆژی جیهانیەکانە و پەیامی ئێمە ینی پەیامی ئەم ستافە جوانە ئەوەیە کە ئەفم کە وەکو فیلمەکە وتت یان بەعام بەگشتی بڵین ئەو پەیامەی کە ئێوە هەتانە لە گەیاندنی ئەو فیلمە کاتێک بینەر ئەیبینێت کە زۆر جار بینی ومانە فیلمە خۆشەویستیەکان هەندێکیان خەم ناکەن یاخود بە کۆتاییەکان بە خەمگینی ئەبێت بەڵام پەیامی ئێوە لە ڕێگەی ئەم کورتە فیلمەوە کە هەم کۆمیدیایە خۆشەویستیە چییە بووی کە بیگەێنن بە بینەر؟ یەکەم شت ئەوەیە کە ئەکید دەبێت لە ڕێگەی کورتانی لە ڕێگەی فیلمی کۆمێدیاوە خەندە بهێنە سەر لێوی بینەر وەک دەزانین لە وڵاتی ئێمە لە چەند ساڵی ڕابردوودا بەسەر قێرانێک و ناخۆشیێکی زۆرە تێپەڕمان کردو بۆیە شێوازی کۆمێدی هەم خەندە ئەهێنێتە سەر لێوی بینەر هەم ئەوەی کە ئەو پەیامە باشتر لە ناو بینەر و خەڵکە بڵاو دەبێتەوە. بەڵێ کامیلیا خان وەکو ئەم بەرهەمەتان یاخود ئەم کورتە فیلمەتانە بێتەوەی کە دەواازەیە بکەنەوە بۆ کاری دیکە یاخود بەنیازن هیچ کارێکتان ئامادە کردووە لە پلانتان نابێ بۆ دوای ئەم کورتە فیلمە ئەنجامی بدەن؟ جارێک لە ئێستا دیار نییە بەڵام بە خۆشحاڵیەوە با ئاماژێک بۆ بدەم ئەم ستافە کار بۆ بۆنەکان ڕۆژی جیهانیەکان ئەکرێت وەکو ڕۆژ جیهانی باوکان ڕۆژ جیهانی ئافەتان 8 مارس ڕۆژ جیهانی کرێکار و چەندین بۆنە و ڕۆژ جیهانیەکانی تر بەڵام لە ئێستا دیار نییە تەنها توان بڵم بە خۆشحاڵی و جارێکی تریش ئێمە بەرهەممان ئەبێت بەڵام جای لە ئێستا دیار نییە بڵم فڵان بەرهەم. بەڵێ کامیلیا خانەگەر دوایین پەیامی خۆت بگەێنی لە ڕۆژی عاشقاندا پەیامی تۆ چییە بۆ ڕۆژی ڤەلەنتاین؟ ڕۆژی ڤالەنتاین ڕۆژی خۆشەویستی لە هەموو کەس پیرۆز بێ بەتابەتی ئەوانەی کە کەسێکیان لە دڵایە هەموو ڕۆژێک بۆ هەر تاکێک پڕ بێ لە خۆشەویستی پڕ بێ لە جوانی و هیوادارم
هیچ دڵێک زێر نەبێت. زۆر سپاس خاتون کامیلیا نەوسودی ئەکتەر و بەشدار بوو لە کورتە فیلمی ڕۆژی خۆشەویستی کە ئەمڕۆ لەگەڵمان بووی. زۆر سپاس. زۆر سپاس بۆ ئێوە. زۆر سپاس. سپاس.